بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. سپاس و ستایش بۆ پەروەردگار کە ئەم ساڵیش لە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان لە پێشانگای نێودەوڵەتی کتێبە بە یەک شاد بووینەوە. ئەمڕۆ کە هاتمە کتێبخانەی تەفسیر، جەنابی مامۆستا مخلیس و برایان ماندوونە ناسانی سەربازی نەناسرا و لە کتێبخانەی تەفسیر بەڕاستی خزمەتی بەرچاویان کەوتووە. چاوم ڕۆشن بوو بەو بەرهەمە ناوازانەی کە بەڕاستی درێخیان نەکردووە لە کتێبی عەرەبی و لە کتێبی کوردی، لە بیر و باوەڕی ئیسلامی، لە پایەکانی ئیمان، لە بابەتی تەفسیری قورئان، لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، لە لێکۆڵینەوەی زانستی. جوانی نووسینگەی تەفسیر لەوەدایە هەموو بوارەکانی زانستی گرتۆتە خۆی و زۆربەی نووسەرەکان سوودیان بینیوە لەوەی کە هاوکاری کراون بۆ چاپدانی کتێبەکانیان بە شێواز و تەسمیمێکی جوان. تەفسیر ئەو شێوازەی تێپەڕان کە تەنها کتێبەکانی ئاینی بن، یان یەک بواری ئاینی بن، یان ئایدۆلۆژیا و بیری نووسەرەکان بخوێنێتەوە. زۆرجار لەسەر کتێبەکان نووسیوێتی کتێبخانەی تەفسیر بەرپرس نییە لە بۆچوونی نووسەر، واتە دەرگای کراوە بووە بۆ بیر و بۆچوونی واڵا کراوە. هەر کەسە نووسەرێک بە شێوازی تایبەتی خۆی تێگەیشتنی بۆ ئاین، بۆ بابەتەکان و بنەماکانی ئاین، بۆ بوارەکانی فەلسەفا، بۆ بوارەکانی ڕۆمان، بۆ شعر و ئەدەبیات، لە هەموو بوارێکە جێپەنجەی خۆیان دیارە. ئومێدی سەرکەوتن و بەرهەمی باشتر و سەرکەوتنی زیاتریان بۆ دەخوازم پشت بە خوای گەورە خوا نمونەیان زیاد کات لەگەڵ هەموو دەستگا چاپ و پەخشەکانی کوردیدا. خوای گەورە ساغ و سەلامەتیان کە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.